کۆمپانیا و نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە و زەویەوە لە شاری سلێمانی داواکاریەکمانەیە لە بەڕێزان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی پێداچوونەوەیەک بەو قەدرەی بەناو یاسا و ڕێنمایانەی کە لە خەڵکی شاری سلێمانی دەکرێت کە مەبەستی کاراسانیکردنە بۆ هاوڵاتیان و نەمانی ئەو هەڵاوسانەی ئەو هەڵاوسانە ئابووریەی تووشی بازاری خانوبەرە بووە بە پێویستی دەزانین ئەم خاڵانە بخەینە ڕوو. خاڵەکان بریتە لە پێداچوونەوەی مۆڵەتی 100 مەتری بەمەرجێک لە 8 مەتر کەمتر نەبێ واجیەکەی، پێدانی مۆڵەتی بازرگانی لە ئیبتیدایی وەکو جاران کە مڵکێکی بازرگانی بە 2 مەترونی و جاران چونە دواوەی هەبوو، ئێستا قەرارێک دەرچووە کە گوایە 4 مەتر بێ بڕۆیتە دواوە کە ئەمە هیچ بنەمایەکی نییە بۆ ئەو شوێنانەی کە بوون بە ئەمری واقع. ئێمە لاریمان نییە لەوەی کە ئەمە بکرێت بۆ شوێنە بێ خەدەماتەکان یاخود بۆ شوێنانەی کە هێشتا نەبوون بە ئەمری واقع. پارەی قیران و ڕسومات لە سێ هێندە زیادی کردووە لە جاران، پێویستە ڕەچاوی ئەمە بکرێت و پێداچوونەوەیکی پێدا بکرێت بە لە سەدایەک. وەرگرتنی ڕسوماتی بێخەدەمات ناکرێت، یعنی ڕسوماتی بێخەدەمات لە خەڵک وەرە گیرێت وەکو خەدەمات حسابی لەسەرەکرێت، لە 100 لە خەدەمات وەرە گیرێ و لە بێخەدەماتیش وەرە گیرێت. ئەمە خاڵێکە کە ئەبێ حسابی لەسەر بکرێ و پێداچوونەوەیکی پێدا بکرێت کە بکرێت بە لە سەدایەک. وەرگرتنی عمولە لەلایەن کۆمپانیا و سیتیەکانەوە کە بە شێوەیەکی نایاسایی وەرەگیرێت لە هاوڵاتیان بە زۆریشانی وەرگرتنەکەی بە هیچ ڕێژەیەک یاسایی نییە و پێویستە حسابی لەسەر بکرێ و حکومەت پێداچوونەوەک بۆم خاڵانەیە بکە. سپاس بۆ بەڕێستن. شارەوانی ئێستا هاتوونەتە بەردەم شارەوانی کۆمەڵێک نووسنگەی زۆرین و بە ناوی سەردەم نووسنگەکانی شەوە هاتوین. ئێستا چوونێتە بەردەم دەرگاکە کە قسەیان لەگەڵا بکەین. یەکێک لە ئەندامانی شارەوانی لەوێ وەستاوە پێمان ئەڵێت ئەگەر بزانێ ئەوە گرتبوونەوەیەکتان لێرە کردووە کۆبوونەوەیەکتان لێرە کردووە هیچ کەسێک لە سەرۆکایەتیەکان نادێت، لەبەرەوەی کە داواکاریەکمانەیە و داواکاریەکەشمان لە بەرژەوەندی نووسنگەکان نییە بە تایبەتی بۆ هاوڵاتیانە، لە پێش نووسنگەکان بۆ هاوڵاتیانە. لەبەرەوەی ئەبێت حسابێ لەسەر ئەم خاڵانە بکرێ. خەڵکێکەیە فەقیرە، خەڵکێکەیە هەژارە ناتوانێت مڵکێکی 200 مەتری بکڕێ ویشی گابەخان و بەڵام لە عینەن کاتە ئاسانە کڕینی مڵکێکی 100 مەتری عەرزێکی 100 مەتری و دروستکردنی بە بینایەک بۆ خانەوادەیەکی 2 نەفەری بۆ عایلەیەکی 2-3 نەفەری. ئەمە ئاسانکاریە بۆ وڵاتیان، بەڵام لەلایەن شارەوانی قۆڕکراوە و نایڵم. من بڕیار حەسەنم لە خزمەتە کاک شاڵاو. ڕاستە ئێمە لێرەکە کۆبووینەوە هەموو بەشی زۆرمان ئەو کەسانی کە خاوەنی نووسنگەکانی کروفرۆشتی خانوبەرەین، بەڵام کێشەکەی ئەو کێشەی ئێمەین خاونووسنگەکان نییە بەتەنیا، ئێمە تەنها وەکو خەمێکی گشتی هاتوین لێرە کۆبووینەتەوە. لەبەرەوەی ئێمە لە ڕۆژانە خۆتانزانی ئێمە وەسەتی لە نێوان کڕیار و فرۆشارەکاندا، هەر بۆیە ئێستا ویستمان ئێمە وەسەت و نێوەنگیر بین لە نێوان خەمی گشتی ئەو خەڵکە و نێوان دامودەرگاکانی حکومەتدا، بۆیە هاتوین لێرە کۆبووینەتەوە. ئێمە وەکو کاک بڕیار وتی بۆ یەکێک لە هەدەفەکان مەکاتونی ئێرە مەسلەی پێدانی مۆڵەتە بە زەوی 100 مەتری بە ئەرزەیەکی دەبەدا کە بەڕاستی هیچ منطق نییە. کۆمپانیەکانی وەبەرهێنان شوقەیەکی 70 مەتری دروست دەکەن و مۆڵەتیشان پێ دێ زۆر ئاسایە، لەبەرەوەی سوود و قازانجی کۆمەڵە بەرپرسی تێدایە، لەبەرەوەی کۆمپانیەکە بەرهێنانی بەرپرسانی ئەم وڵاتان و بەرپرسە حیزبی حکومیەکانن. بەڵام هاوڵاتیەکی ئاسایی بۆ ڕێگای پێ نادرێ ئەرزەیەکی 100 مەتری بکرێ لە شوێنێکی دوورەدەست بیکا بە بیناکە خۆی قەناعەتی پێ دێتوانێت یان نیشتەجێبێ. هەموو خەڵک لەم وڵاتەیە ناتوانێت ئەرزەی 180 مەتری 200 مەتری بکڕێ. خۆتان ئەزانە ئەرزەی 180 مەتری 200 مەتری هەم بڕی پارە بۆ کڕینی ئەرزەکە و هەم بۆ تێچوونی بیناکە زۆر زیاتی دەوێت لە ئەرزەیەکی 100 مەتری. بۆیە ئەمە تەکید کەینەوە ئەو خەمی ئێمە بۆی هاتوونە خەمی گشتیە، خەمی تایبەت بە نووسنگەکان نییە و لێرە بەردەوامیش دەبینەمەینەوە چاوەڕێیەکەی یەکێ لە نوێنەرانی شارەوانی سەرک شارەوانیمان بینێ و دڵنیاش بن ئەگەر ئەم ڕۆژ نەما بینن ڕۆژی تریش دێنەوە بۆ ئێرە. کێچی زۆر زیادی کردووە لە ناوشار، کێشەی نیشتەجێبوون زیادی کردووە لە ناوشار لەبەر ئەوەی هەندێک خەڵک بەستێتەوە بە هاتنی عەرەبەوە. نەخێرەمە هیچ ڕاست نییە. هۆی نەبوونی نیشتەجێبوون و کێشەی نیشتەجێبوون لە ناو شاردا ئەوەیە کە چەند ساڵێکە حکوومەت خزمەتگوزاری بۆ هیچ شوێنێکی تازە نەبردووە.
تەنها هەر ئەو شوێنانە کە لە ڕابردا خزمەتگوزاریان هەبووە ئەو شوێنانە ژوا خەریکە پڕ ئەبێتەوە و خەڵکیش بەردەوام لە زیادبووندایە ئەمە بەڕاستی کێشەی نیشتەجێبوونی دروست کردووە و وای لێ کردو هاتووە کە بە خانوو کرێ بە تایبەت هەر دەست ناکەوێت. نەخێر ئەم زەویانە لە ڕابردوودا زەوی 200 مەتری ڕووکن بوون حکوومەت خۆی ئیفرازی کردووە و لە هەموو دنیادا زەویەکی 200 مەتری ڕووکن ئەتوانرێ بکرێتە 2 ئەرزەی 100 مەتری دەبەدا کە واجهەکەی 10 مەترپان ئەبێ نەک 5 بە 20 یعنی ئەمە چی دەدا بۆ تۆ ڕشوقەیەک دروست دەکەی بە 70 مەتری ئەی فرۆشی لەبەرەوەی کۆمپانیەوە بەرێنانە لەبەری کۆمپانیەکەی مەسئولێکە بەڵام ڕێگا نادەی کەسێک لەسەر ئەرزەیەکی ئیفرازکراوە کە حکومەت خۆی ئیفرازی کردووە 100 مەتر بینا بکە. من ئینشاڵڵا محمودم یەکێ لە کاسبکارانی خانوبەرە. بەخاتدانەکەین دەستخۆشدێکین و هیوادارم ماندوو نەبن بۆم کارانە زۆر سپاسانەکەین. قوربان من خۆم 3 جار چوونەتە وەزەیی لای وەزارەتی شارەوانی لە هەولێر داوای موچەکەین ئەمڵکەمان وەرەسەیە 409 مەترا 23 بە 19 وەرەسەیە دەوڵەتی عوسمانی سەپەرشتی کردو بۆچی نەیاڵی بیکەم ببینە چون لەگەڵ وەزیری شارەوانی قسەم کردەوە بەڕێز کاکسا سەرعونی ڕێزمێ بۆی ئەو پیاوە بە ڕێزەقڵێ من وەزیری کارەبا پێی وتم لەگەڵ دایرەی ئاوە پێی وتم کێشەی مەحالی لە سووتانمان هەیە و تەوزیعی ئاومان هەیە ئەی باشە قەیناکە کێشەی ئاو کارەبات هەیە کێشەی ئاو کارەبات هەیە کاکە ئەی بۆ ئەو شوقانی کە 70 مەترا 20 قاتە بۆ کێشەی ئاو کارەبات بۆ ئەوە نیە بۆ ئەوە هەیە ئەمە ناکرێت یعنی خەڵک داماوە هەموو کەسێ حەزەکە خانووەکەی 1000 مەتر بێت بەشی ڤێلای تیابێ بەشی مەزبەحی تیابێ بەشی حەدیقەی تیابێ بەڵام ئەی خۆ هەموو کەسێ دەوڵەمەند نییە هەموو کەسێ سەرمایە گوزار نییە خەڵکانێکی زۆر گوناحن یعنی خەڵکانێکی زۆر ڕۆژی 450 تەلەفۆنەکرێت بەس بۆ کرێ ئەم هەموو کرێچێ لەم شارایە لە 10 کەسە 2 دانەی مەگەر عەرەبی یا دانەیەکی عەرەبی هەمووی باقیاتی کوردە حەزەکە بچن ئامارەکان لە ئاسایش بەڕێز وەرگرن چکە هەموو ئەم شتانی کادرێ بکرێ ئاسایش ئاگاداری و مۆزوعانە هەیە ئامار وەرگرن ئەتوانن یعنی بەم شێوەیە ناکرێت هیوادارم بە قرارەکەدا نابچنەوە هیوادارم بەم قرارەدا نەبچنەوە چکە ئەم قرارە لە مەساڵحی فەقیر و هەژار نییە بە هیچ شێوەیەک بڵێ خۆی لێرە جێبەجێکرێم ئێجا عەرزەیە برای بەڕێزم عەرزی 36 قولەرەیسی هەیە لە 2005 ئیفلاس کراوە زەریبەی هەیە لە 400 بۆ 700 هەزار دینار زەریبەیە یعنی چی ئەم زەریبە بێشمارە یەک کەس نایە خەتێک بیا لە خزمەتگوزاری ئەو مەنتقەیە بێجگە لەوە کۆمەڵی مەنتقەی ترمانەیە لاقل با زەریبەکان بۆ سێندرێ یا کەم کرێتەوە بۆ 100,000 ساڵانی پێشوو نەک 400 بۆ 700 هەزار دینار ئەم بڕە پارەیە زۆرە داوا لە بەڕێز وەزیرانەکەین داوا لە سەرۆک وەزیرانەکەین داوا لەم حکومەتاکەین داوا لە بەڕێز کاقوبا دەکەین داوا لە هەموو لێپرسراوانەکەین تکایە بە بڕیارەکانتان نابچنەوە خەڵک گوناحە خەڵک داماوە خەڵک فەقیرە هەموو کەسێ دەوڵەمەند نییە برای بەڕێزم هەموو کەسە شەق لە پارە هەڵنایە خەڵکەیە فەقیرە داوا لەتان لێکم بەڕێستان با زەویەکە دەبێت ئیجازەی بنێ قەیچەکە زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێ خاڵێکی ترمان بە نیسبەت ئەوەوە کە ئێستا ڕێگە بە مۆڵەت مەترێکێک پێ بە 80 وەرەقە باش نادا باس نادا ئێمە سێ بەرامبەرێکە ئەوەش ینی ئەمە ئێستا بڕۆگەڕەکە تەجاوزەکان چەند بەرامبەرێک لەم شەرماندا شارەوانی ڕێگە بە ئێمە نادا